بەڕێز یادگار محمود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵمانە سەبارەت بە ئاستەنگەکانی بەردەم هەمواری یاسایی هەڵبژاردن. بەڕێز یادگار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئاستەنگەکانی بەردەم هەمواری یاسایی هەڵبژاردن لە عێراق چی؟ ئەمە کاتێ ئێوە باشتر ڕاستەکەی هەموارکردنی یاسای هەڵبژاردن یەکێکە لەو یاسا گرنگانە کە جەنبەیەکی چۆنەڵی سیاسیشی لەگەڵایە. بێگومان ئاستەنگێکی زۆری بۆ دروست ئەبێ بۆ لەبەرەوەی کە لە ئێستاوە دەتوانین بڵین هەرچەند ئەو بابەتە ڕاستەکەی بە فەرمی بە نووسراو نەهاتۆتە ئاڕاستی پەرلەمان نکراوە بە تایبەتیش نەهاتۆتە لیژنەی یاساییەوە بەس مجرد لە ئیعلامە ڕاستەکەی باسی ئەو بابەتە ئەکرێ بەڵام چاوەڕوان ئەکرێ بە حکمی ئەوەی کە ئەم هەموارەش وەکو هەنێک یاسایی تر کە جەنبەیەکی سیاسی قوڵ و بە قووەتی لەگەڵایە دیسان و ببێتە جێی مناقەشە و گفتوگۆی گەرم لە نێوان هەمووی لایەنەکان و هەموو بڵین هێزە سیاسەکانی کە وجودیانێ لە ساحەی سیاسی عێراقدا بۆ لەبەرەوەی کە ڕاستیەکەی ئەو ناکۆکی کە چاڕی ئەکرێت دروست بکرێت هەروەکوتم لەسەر بوونی ئەو جەنبە سیاسیە ئەوەیە کە چۆنێتی هەڵبژاردنەکان ینی ئەو سیاغی ئەو یاسایە چۆنایی بکرێ لەسەر چه سیستێمێک و لەسەر چێ بڵین یاسایەک بکرێ ئایا فرەبازنەیی بێ یەکبازنەیی بێ یان چۆن بێت. بۆیە لە ئێستا ڕاستیەکەی دەتوانم بڵم لە خودی ئەندام پەرلەمانەکانی عێراق بە تایبەتی لە ناو کوتلە شیعیەکانەوە هەروەها سونیەکانە دەتوانم بڵێم لە ئێستا مناقەشەیەکی زۆر گەرم هەیە لەسەر ئەو بابەتەوە هەرێکی چیان ڕاستیەکەی پێشنیارێک و هێنی خۆی پێشکەش ئەکا بڵێن ئارایی خۆی پێشکەشەکە و هەرێکێکیش لەم ڕعانە بەدڵنیایەوە پێی وایە کە پێشنیارەکەی ئەوە باشترین پێشنیارە بێگومان ئەومان لەبیر نەچێ هەر لایەنێکە هەر ئیقتراحێکەکە هەر پێشنیارێکەکە سەبارەت بە تایبەتی بەم نیازی کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت بێگومان حساب و کتابی وردی خۆی کردووە کە ئایا ئەگەر لەسەر چ سیستێمێک بێ ئایا دەستکەوتی ئینتیخابی ئەم یعنی بە پێی ژمارەی کورسەکانی ئەم لەو منتیقانی کە ئەم خۆی تایە بڵین باڵادەستە زۆرترین کورسی هێناوە ئەوێ دەست بۆ کورسیانەوە بگرێ خۆ لە هەمان کاتیشە بێگومان دەوێ زیاتریکە بۆیە ئەو گۆڕانکاریانە یا ئەو پێشنیارانەی کە ڕاستەکەی دەکرێت هەرێکێک لەم لایەنانە دراسی ئەکا بە پێی بەرگی خۆی واتە بە پێی بەرژەوەندی سیاسی خۆی و استحقاقاتی بڵین ئینتیخابی خۆی. زۆر باشە بەڕێز یادگار تا چەند لایەنە سیاسیەکان لە دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردن ڕازین لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە 18 باز دەبوو چ لایەنێک زیاتر سوودمەند بوو و چ لایەنێکیش زیاتر زیادمەند بوو؟ بەڵێ ڕاستەکەی ئەوەی کە دەتوانین بڵین بە تایبەتی ئەمەگەر بابەتەکەمان چکەینەوانێ لەسەر ناوەڕاست و بڵێن باشووری عێراقی بە هەمومان دەزانین کە کوتە شیعیەکان ڕاستەکەی لەوێ باڵا دەستن بۆیە لە هەمان کاتە دەتوانین بڵین کە ئەم کوتلە شیعیانە ڕاستەکەی ئەگەر بیانێت تعدیلی ئەو یاسایە بکەن بێگومان لە پێناو بەرژەوەندی خۆیانە ئەیکەن بۆ ئەوەی کە جارێکی تر چۆنەڵی زۆرترین کورسی لەو ناوچانەی کاکەوێتە ژێر دەسەڵاتی خۆیانەوە بەدەستی بێنانێ بۆچی ئاماژەم ڕاستەکەی بۆ دوو ناوچەی عێراق و بە تایبەتیش بە کوتلە شیعیەکاندا لەبەرەوەی کە ئێستا کوتلە شیعیەکان ڕاستەکەی دەتوانین بڵین ئەوان پەرلەمانیان بەدەستە لەبەرەوەی کە زۆرینە بڵین هینەکەن پێک دەهێنن. باشە بەڕێز یادگار ئایا هەمواری یاسای هەڵبژاردن لە ماوەی درێژکردنەوەی وەرزی یاسادانانی پەرلەمان ئەتوانرێت دەنگی لەسەر بدرێ؟ ڕاستەکەی لە خۆی بواە لە نۆی یانزەوە ئێمە هینمان هەبواە بڵێن پشومان هەبواە بەس بە بۆنەی هاتن و هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی نوێ بەڕێز مەشەدانی بۆ 30 ڕۆژی تر درێژ کرایەوە مانای ئەوەیە کە لەو فترایی کە ئێمە هەمانە حەقمانە کە پشومانە بە ڕاستەکەی مانگێکیان لێ یەکەم کردێتەوانێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە ماوەی ئەم مانگە کە درێژ کراوەتەوەنێت ئەتوانم بڵێمەوە هەفتەیەکیشی لێ ڕشتووە ئایا بەم پەلەپەلا دەکرێت ئەو پرۆژە یاسایە ئەو پرۆژە هەموارە بهێنرێتە ناو پەرلەمانەوانێ و خوێندنەوەی بۆ بکرێت بەدڵنیاییەوە نەخر لەبەرەوەی کە کاتی ئەوێ چونکە یەک لە خوێندنەوەی یەکەمە ئەبێت چەند ڕۆژێک لە نێوانی هەبێت ڕاستیەکەی بۆ خوێندنەوەی دووەمی
بۆیە چاوەڕوان ناکەم من ڕاستەکەی شخصیان کە ئێستا لەم دوو مانگە لەم مانگونیوەی کە ماوێتی لەم ساڵدا ڕاستەکەی و عڵتەی تەشریعیشمان دەست پێەکە لە 2012 بڕوا ناکەم ئەو هەموارە بێتە پەرلەمانەوانە. بەڕێز یادگار مححمود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە سلێمانی و لەگەڵ مامووی سوپاس بامەدەبوونی بەڕێستان یادگارخان بەخێر بێت.